ڤیدیۆیەکتان لەسەر بابەتێکی ناسایی و سیر پێ پیشان دەدەین. بیهێنە بەرچاوی خۆت ئەو کاتەی تەواوی مرۆڤایەتی لەسەر گۆی زەوی نامێنێت. بیر لە هۆکاری دیارنەمانەکەی مەکەرەوە، تەنها بیر لە دەرەنجامەکانی بکەرەوە. ئێستا ئێمە پێ دەڵێن کە دوای ئەوەی ئێمەی مرۆڤ لەسەر گۆی زەوی نامێنین چی ڕوودەدات. چەند کاتژمێرێک دوای ئەوەی مرۆڤایەتی لەناو دەچێت، ڕووناکیەکانی سەر تاسەری گیان دەکوژێنەوە. لە کاتێکدا وێستگەکانی وزە بەبێ ئەوەی خەڵکیشیان لە دەور بێت هەر ئیشی خۆیان دەکەن، بەڵام پاش 48 کاتژمێر ئەوانیش لە کار دەکەون. ئاشەباکانیش تاو کاتەی گریس و مادەی چەوریان لێ دەبڕێ هەر ئیشی خۆیان دەکەن. ئەو وێزگانەشی کە بەهۆی تیشکی خۆرەوە و وزە و کارەبا بەرهەم دێنن لە دوجاردا بەهۆی تەپ و تۆزگرتنەوە بێکەڵک دەبن و لە کار دەکەون. زۆربەی هەرە زۆری ناوچەکانی گیان بێجگە لەو شوێنانەی کە بەهۆی وێزگەی کار و ئاویەکانەوە وزەیان بۆ دابین کراوە کارەبایان دەکوژێتەوە. لە بەشی ڕۆژاوای ئەمریکادا مۆلیدە کارەباییەکانی بەنداوی هۆڤەر بەهۆی ئاوی دەریاچەی میدەوە کا دەڕژێتە ناویەوە هەر بە چالاکی دەمێنێتەوە بۆ ماوەی چەند مانگێک یاخود تەنانەت چەند ساڵێکیش. 2 یان 3 ڕۆژ دوایەوەی ئێمە لەسەر ساری زەوی ون دەبین زۆربەی میترۆکانی گیان سەر ئاو دەکەون لەبەرەوەی ئەو پەمپانەی پارێزگاریان لێ دەکەن لە ئاوی ژێرزەوی بەبێ خەڵک ئیش ناکەن. دوای 10 ڕۆژ سەگ و پشیلەکان لە ماڵەکاندا گیر دەخۆن و لە تاو برسێتی دەمرن و ملیارەها مریشک و ملیۆنان مانگا و هەروەها ئاژەڵە ماڵیەکانی دیکەش دەمرن. ئەوانەشی دەتوانن بچنە دەرەوەی ماڵەکان ڕوبەڕووی شەڕێکی دڵڕەقانە دەبنەوە بۆ مانەوە لە ژیان، لە جیانێکی درندانەتر لە سروشتی ئاسایی ژیانی خۆی و ئەو کاتیش شوێنێک نامێنێتەوە بۆ پشیلەکان و سەگە جوان و ماڵیەکان و ئەوانە یەکەمین ئەو ئاژەڵانە دەبن کە دەمرن. ماڵدۆگە قاچکورتەکان و سەگەڕاوە چەناگە بچووکەکان دەبنە ژەمی خواردنی ئەوانی تر و لەناو دەچن. پاشان ئاوی سادی وێزگەکانی وزەی ئەتۆم دەبنە هەڵم و ئەمەش دەبێتە هۆی زنجیرەیەک تەقینەوە و کارەسات لەسەر تاسەری جیهاندا. تەنانەت بەهێزتر لە کارەساتەکانی وەک فۆکۆشیما و چیرنۆبیل ملیۆنان ئاژەڵ بەهۆی شێرپەنجەوە دەمرن و لەناو دەچن. ساڵێک دوایەوەی مرۆڤ لەسەر زەوی نامێنێت ئەو مانگە دەستکردانەی ساڵانێکی زۆرن لێدراونەتە بۆ شای ئاسمان لە خولگەکانیانەوە دەکەونە خوارەوە و هەندێک شتی سەیری وەک ئەستێرە لە ئاسماندا دروست دەکەن. پاش 25 ساڵ هەموو ڕێگاوبان و دەست و دەرەکان دەبنە ڕوەک و سەوزای و ئاژەڵەکانی وەک سەگ و گورگ ژیانیان دژوار دەبێت. هەندێک شاری وەک دووبەی و لاسڤیگاسیش دەبنە بیابان و لەم دایان دەپۆشێت. پاش 300 ساڵ بینا و تاوەرەکان زایەکانی وەک تاوەری ئیڤڵ و پردەکان بەهۆی ژەنگەڵی ئەنانەوە دادەڕمێن و جادە و دیوارە کۆنکرێتیەکان و بینابەرزەکانیش سەرەڕای بەهێزیان دەتەقن و دەبنە گەرد و تۆز. زۆنگاوەکان کە پێشتر بەشی هەرە زۆری گیانیان داپۆشی بوو دیسان دەردەکەونەوە و بەبێ بوونی مرۆڤ نانگەکان و ئاژەڵە دەریایەکانی تریش لە ئۆقیانوسەکاندا وەچە دەخەنەوە و ڕزگاریان دەبێت. ئەمە وێنەی شارەکان و جیهانە دوای 500 ساڵ لە دیارنەمانی مرۆڤ لەسەر گۆی زەوی. دوای 10,000 ساڵ تەنها بەڵگەی ئەوەی مرۆڤ بیناگەلێکی وەک هەڕەمەکانی میسر و دیواری چین و چیای ڕەشمۆری دروست کردبێ پاش ماوە بەدینەکانن کە چەندان هەزار ساڵ دەمێننەوە. لە ماوەی 5 ملیۆن ساڵدا بوتڵی پلاستیکی و پارچەیشکاوی شوشەکان تەنها پاشماوەی شارستانەتی مرۆڤ دەبن لەسەر گۆی زەوی کە دەمێننەوە. لە 5 ملیۆن ساڵی دواتریشدا ئەوانیش نامێن و دەتوانیت بڵیت هەسارەکەمان خامۆش دەبێ و دەژبێ بە جۆرێک لە زبڵدان. ئەگەر دوای 300 ملیۆن ساڵ یان دواتر جۆرێکی تری زیندەوەری هۆشمان دروست ببێ ڕەنگە بزانن کە ڕۆژێک لە ڕۆژان لەسەر گۆی زەوی شارستانێتێک بوونی هەبووە. جا بۆیە زەوی بە تەواوی دەتوانێت بەبێ ئێمە بمێنێتەوە بژی، بەڵام ئێمە بەبێ ئەو ناتوانین بژین. زەوی بپارێزە.